بۆیە من وەکو تاکیکی کورد داوا لە تاک بە تاکی گەلی کورد دەکەم، چونکە من داوا لە خۆم و هاو مرۆڤەکانی خۆمەکەم، ینی هاوتاکانی خۆمەکەم کە ئەویش بریتیە لە تاک بە تاکی کچ و کوڕ و ژن و پیاوی ئەم میلەت. با ئێمە هەمومان پێش هەموو شتێک نەبینە کۆی لێ هیچ کەسێک. مرۆڤ لە دنیا ئەبێ بە سەربەرزی بژی، بە ئازادی بژی، و مرۆڤ ئەبێ ئاگای لەوە بێ کە مێژوو ڕەحم بە کەس ناکە. ئەو کێشەی کە لە زێنی وەرتێ دروست بووە تەنها ماڵکاولیە بۆ یەکەم بە تایبەتی بۆ ئەو خەڵکەی کەوا لەوێ خەریکی کشت و کاڵ و خزمەتکردنی ماڵ و حاڵی خۆیانن، خەریکن بە ئاژەڵداریەوە، بە کشت و کاڵەوە. یعنی بەڕاستی بێئینسافیە، زوڵمە لەو خەڵکی ئەو دەبەرە بکرێ، و بەگشتیش زوڵمە لە هەموو باشووری کوردستان و لە یعنی ڕێڕەوی مێژووی کورد. چونکە ئەو شوێنە وەکو هەموو تاکیکی کورد و بە تایبەتی خەڵکی ناوچەکە بچن لیان پرسن، ئەو شوێنە هیچ هێزێکی تری تیانە بوو لەوێ، چونکە ئازاد بووە لە دوای ساڵی 1991 ڕاپەڕینی خەڵکی کوردستان کراوە. ئەو شوێنە بە ئازادی یعنی ساوە نزیکەی 29 ساڵ زیاترە هیچ ڕژێمێکی تری نەبینیوە. ئێستا بەدەستی خۆمان نەک ڕژێمی عراقی کە ئێمە قبوڵ ناکەین کە سەرۆک کۆمارمان کووردە، کە نایبی سەرۆک وەزیران و وەزیرە باڵەکان و دەیان ئەندام پەرلەمانمان لە بەغا کووردە، قبوڵ ناکەین هەیە لەوە جوندیەک سەربازێکی عراقی کە کورد بێت لەوێ بێ. بە چه حاڵێک ئەمە قبوڵکەین وڵاتێکی تر و داگیریکەرێکی تر بێن ئەوێ بە ناوی ترەوە، یا ئەوە تا بە پاڵپشتی هێزە دەرەکیەکان ئێمە هەڵسین ئازادی و سربەخۆیی و سەرفرازی و ئاسایشی ئەو ناوچەیە تێک دەین. ئێمە ئیمانمان بەوە هەیە مرۆڤ بێ ئازاد بێ. خوایش لە قورئانە فەرمێتی من شاء فليؤمن ومن شاء فليكفر. ئێمە باسەکەمان لێرە نەتەوایەتیە، بەڵام ئەمە زۆر هەڵەگری. ئەگەر کات هەبوایە من ئەوشم ڕوو نەکردەوە، کافر بەو کەسە ئەوترێ کە واقعێک ئەبینێ و ئینکاری ئەکا، نەک بە کابرایەک نەزانێ هیچ شتێک هێژێ و بڕای پێنەکە، ئەوە کافر نییە. کافر بە یەکێک ئەبینرێ، بە یەکێک ئەوترێ کە شتێکی واقعی ئەبینێ بەڵام ئینکاری ئەکا، ئەوە کافرە. یعنی خوای گەورە بەوەش پێی وتوێتی ئەگەر شتەکە ئەبینی بەڕاستی بە چاوی خۆت کە ئەمە شتێکی ڕاستەوە، بەڵام کە هاشای لێکەیت و ئینکارێکەی، هەر تۆ ئازادی خەریکە بەسەرەچێ. بەڵام لە زێنی وەرتێ دووبارە نامەوێ ئەو خەڵکە بریندارکەم بۆ ئیستا تازە بەهاری زێنی وەرتەیە، هیوادارم نەیکەن بە پاییز دەسەری. هیوادارم ئەو گوڵانەی کە لەوێ ڕواون ئەو نەمە بارانەیان بەسەرا بارێ، نەک خوێنی کورد بە کورد. بەڵێ ئێمە ئاواتە خوازین کە نەبنە بووکی بەرلەشکر ئەو خەڵکانەی کە بەتەمای ئەوەن بۆ بیری تەسکی خۆیان، بۆ شتێک کەوا ئەسڵەن لە شتی مناڵجاڕی ئەچێت هەڵ نەسن کەوا دەستی دوشمن بێنن بۆ ئەوەی ئازادی لە ملەتێک چێ. و دڵنیایی خۆشم و ئێوەش و هەموو کەسی ئەەکەمەوە ئەگەر لەوە زیاتر ئەزێتی ئەو میلەتە بەی، میلەتی کورد زۆر ئازا و بەجەرگە، زۆر سالم و بێوەیە. میلەتی کورد میلەتێکی بە سزمان و مەزلوم بووە، بەڵام ناحەقی قبوڵ ناکە. من دایما قسەکانم بۆ تاکی میلەتی کوردە، بۆ لەبەرەوەی خۆم تاکیێکی ئەم میلەتەم، هەم خۆم لە قسەکانی خۆم تێگەم و هەم ئەو خەڵکەیش تاک بە تاکی ئەو خەڵکی بەشمێنەتی میلەتی کوردە لە قسەکانی من تێگەن. من لەگەڵ فیرعون و ستەمکارانە هیچ پەیامێکم بۆیان نییە، چونکە نە پەیامی من ئەخوێننەوە وەنە ئامادەیشم من پەیام بۆ فیرعون و ستەمکاران بنێرم. بە هیچ شێوەیەک ستەمکار و فیرعون گوێ لە خەڵکی بەشمێنەت و ڕەش و ڕووتی ئەم کوردستانە ناگرێ. بۆیە من پەیامەکەم بۆ تاک بە تاکی میلەتی کوردە لە هەچ شوێنێکایە، لە هەر بەرەیەکایە، ئەو ئازادە. ئایا بەرەیەکی چەپ بێ یا بەرەیەکی ڕاست بێ، ئەو ئازادە. ئایا لە ڕۆژهەڵات بێ یا لە ڕۆژئاوا بێ یا لە باکوور بێ، لە هەر شوێنێکی تر بێ، ئەو ئازادە. لە سلێمانی بێ یا لە
کەرکووک بێ ئەو ئازادە، بەڵام ئازاد نییە بۆ ئەوەی کەوا ئازادی خەڵکانی تر پێشێلکە، ئازاد نییە بۆ ئەوەی کەوا مێژوو ڕەحم بە هیچ خۆفرۆش و خاینێک ناکات. خۆی بەداخەوە طبعاان ئێمە دەبێت کە هەموو خۆی حکوومەت ئازادە هێزەکانی چۆن بەکاربێنێت بۆچی بەکاری بێنێ، حکوومەت ئازادە هێزەکانی بۆ کوێ بەرێ بۆ کوێنەبە، بە شەرتێک کە حکوومەت دەبێت زیاتر هێزەکانی دژی دژمنەکانمان بەکاربێنێت بۆ پاراستنی سنوورەکانمان، بۆ پاراستنی خاکونیشمانمان بەکاربێنێت و دەبێت حکوومەت نەیەڵێ بە هیچ شێوەیە کە ئەوانەی کە ئیدعاکەن ئەوانەی کە دژمنی کوردن نەیەڵێت بێدە ناو خاکی کوردستانەوە، کە ئەوان مەرامێکی تریان هەیە و هەموو دەزانین کە ئێستا حالیەن ئەو هێزەی کە زیاتر هاتوۆتە ناو کوردستانەوە لەشکری تورکە، ئەنج لەشکری ئێرانە، لەبەرەوەی کە تورک کەیسێکی بەدەستەوەی کەیسی پەکەکە کە بە ئێرهاب و بە تیرۆر لە قەڵەمی داون، دەبێ هەمومان یەک بین، دەبێ هەمومان دژی هەموو دژنکارێک بۆستینەوە. ئێمە وەکو زەردەشتەکان دژی هیچ نەتەوەیەک نین، بە تایبەتی تورک، عەرەب، فارس، ئێمە لەگەڵ خەڵکەکەیان متعاتفین، چکە زۆر خەڵکی ئەوانیش دژی حکوومەتەکانیانن، بەڵام ئێمە بەڕاستی دژی ئەو حکوومەتانین کە بە ناوی ئێرهابەوە دێن کورد دەکوژن و دەبێ ئەوشمان بیر نەچێت خاک دەرزە کە کورد ئێرهاب نییە، لە خوێنیانە تەنانەت مەسەلێک باوەکاڵێ کورد کێشەیەکی هەیە دژمنەکەی خۆشی خۆشەوێت، بۆیە ئێمە ئێرهاب نین، بەڵام ئێمە قبوڵیش ناکەین کەس بە ناوی ئێرهابەوە بە ناوی تیرۆرەوە ئێمە بکوژێت. ئێمە دەبێت دیفاع لە تەوکەمان بکەین، دیفاع لە خاکەمان بکەین، نێڵین جێشی تورکی بێ، نێڵین جێشی فارسی بێ، بە ناوی چیەوە ئەم جێشانە بێنە کوردستان. دووەم ئێمە بیرمان نەچێت کە ئێمە وڵات نین، ئێمە سەر بە حکوومەتی مەرکەزین، سەر بە عێراقین و لە دەستوری عێراقیشا هەیە کە ئێمە جیابووینەتەوە وەکو هەرێمێک، لە دەستوری عێراقا لە یاسا و ڕێسەکانی عێراقا هەیە کە ئێمە دەبێت پارێزگاری لە سنوورەکانمان بکەین. ئێمە نابێت سنوورەکانمان بکەینەوە کە لەم لاجێشی تورک بێنەناوە، لەم لاجێشی فارس بێنەناوە. خاکی زەڕەیەک لە خاکی کوردستان هەموو جیهانێنێت و خوێنی کوردێک هەموو جیهانێنێت، هەموو خاکی وڵاتانی عالەمێنێت. بۆی ئێمە پێمان باشە هەم قەڵەمەکانمان، هەم جێشەکانمان، هەموو شتێک یعنی هێزەکانمان دژی دژمنانمان بەکاربێنین، دژی داگیرکەرانی خاک و کورد و کوردستان بەکاربێنین، نەک دژی ئەوەی کە بێن بە ناوی تیرۆرەوە ئێمە بکوژن، چونکە ئێمە دەزانین کە ئەوە درۆیەکی زۆر مەزنە کە کورد تیرۆر نییە، ینی پەکەکە تیرۆر نییە، پەکەکە نوێنەری 7 ملیۆن 6 ملیۆن کوردن لە کوردستانی باکوور، ئەمانە داوای چی ئەکەن؟ داوای تورکیا ناکەن، داوای خاکی خۆیان ئەکەن، داوای ئەواکەن بتوانن بڵێن کوردین. سیاسەتی هەموو دەوڵەتێکی دژمندار لە جیهانە، هەموو دەوڵەتێک دژمنی دەوڵەتێکی تر بێ یان نەتەوەیەک بێ، سیاسەتەکەی ئەوەیە یەکەم شت کە ئاژاوە بنێتە ناو ئەو دەوڵەتێک کە داگیریەکە، کە تەماحی لێتی و بیریشت نەچێت کە تورکیا لایەزال بوجە بۆ کەرکووک و مسڵ دەرخانەکە لەگەڵ هەولێر کە ئەمانە بە ئیخۆی داهێنێ. بەڕاستی ئەم مۆزوعی پەکەکە تەنها حجەیە و طبعا سیاسەتی هەموو دەوڵەتێکی داگیرکەری دیکتاتۆر ئەوەیە کە یەکەم ئاژاوە بنێتە ناو ئەو دەوڵەتانە چۆن تێکیان بەرات لە ڕێی داخستنی سنوورەکانەوە بێ بۆ هاتچۆنەکردنی تیجارەت، لە ڕێی داخستنی ئاسمانەوە بێ بۆ نەڕۆشتنی مەتاڕ و تەیارە و شتیوا عەفو و لە ڕێی زۆر ڕێگای تر هەیە، لە ڕێی ینی ڕێگاکانی تر زۆر زۆرن، لە ڕێی گرتنەوەی ئاوی دیجلە و فرات کە خەڵکەکە بەڕاستی زراعاتی نتوانێت ئاو بە ئەو شتانە خۆک ئەمانەی هەموو کردووە 200 و چەند سەدی لەسەر دیجە و فرات دەستکردووە کە لە مەزدەری مەقڕی کوردان هەڵەقڕێ ئەو ئاوە. باشە بەڵێ ئێمە دەزانین کە شەڕ و ئاژاوە و داگیرکاری کە دەزانین ئەمانە شەڕ، نەفامی، نەخۆشی، نەزانی، جاهلیەت، نەژیان نەکژیان ئەمانە دێنێتە گۆڕەوە وەنیە. بەڵام ئەگەر هەموو بە ئاشتی بژین دەزانین کە خۆشی، گوزەرانی، بەختەوەری، ڕەفاهیەت بۆ میلەتەکە دێنێتە بەرهەم وەنیە. بۆیە بەڕاستی ئێمە دژی یەکترین و لە ئێستاشا ئێمە دژی هیچ خۆپیشاندانێکیش نین لەگەڵ هەموو خۆپیشاندانێکی بە ئارامی و ئاشتیانەی، چکە ئەمە لە دەستوری وڵاتایە کە مرۆڤ بۆی هەیە کە خۆپیشاندان کە نابێت ڕێگا لە خۆپیشاندان بگیرێت. ئازادی زۆر گرنگە بۆ مرۆڤەکان
کوردستان ئازادی جوانترین دیارە کە خوددا بەخشێتی بە مرۆڤەکان بۆیە لە ئێستادا پێمان باشە کە ئەو چەکانە و ئەو هێزانەی کە بەکاری بێنین دژی خۆمان دەبێت دژی میلەتەکەمان بەکاری بێنین و دەبێت هەموو هێزەکان دانووساندن بکەن لەگەڵ یەکتریا بە تایبەتی هەر چوار پارچەی کوردستان هەموو کوردانی هەر چوار پارچەی کوردستان دەبێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان KRG دەبێت دانووساندن بکەن دەبێت گفتوگۆ بکەن دەبێت بزان خطەیەکی وایە باشی تۆکمەیان هەبێ کە نێڵن چیتر دژمن یعنی فەرزمان پێ بکات و دژمن چۆن بتوانین کە دەریان کەین لە خاکی کوردستان